بەڵێ سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە لە ڕۆژی هەینیەوە پزیشکانی نیشتەجێی خولاو لە شاری سلێمانی بایکۆتیان کردووە لەسەر ڕاگررتنی پلە بەرزکردنەوە ینی داواکاریەکان ئەوەیە تاوەکو ئێستاش خۆیان دەڵێن ئێمە بایکۆتمان کردووە و ئامادەنین بگەڕێنەوە سەر کارەکانمان و داوا لە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکانی ترەکەن کە ئێستا داواکاریەکان لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی مابەسەرچووی هەرێمە بۆی کە داواکاریەکانیان ئیشی لەسەر پێبەرز بکرێتەوە ئەوان دەڵێن تاوەکو داواکاریەکانمان بۆ جێبەجێ نەکرێت ئەو بایکۆتە ناشکێنن کە لە ناوەندە تەندروستیەکان ئەوان لە ناوەندە فێرکاریەکان و تەندروستیەکان و نەخۆشخانەکان دەوام دەکەن من ئێستا یەکێک لە پزیشکانی نیشتەجێی خولاوم لەگەڵایە لەگەڵ ئەوە قسە دەکەم لەسەر هەم داواکاریەکانیان هەم ئەوەی کە مەودای بایکۆتەکان تا چەندێک دەبێت و ئێستا ئەنجومەنی وەزیران کە نووسراوی ئەوانی لایە بۆ تا ئێستا وەڵامیان ناداتەوە دەشمە لای خۆی قسەم بۆ بکە کاکسیڤەر لێرەیە ئێستا کاکسیڤەر سڵاو لێبێ داواکاریەکانتان یەک داواکاریە و ئەنجومەنی وەزیران چی وتوە لەسەر داواکاریەکان؟ بەڵێ داواکاری ئەمە شفتکردنی پزیشکانە لە کاتی خۆیە کە ئەڵێن کاتی خۆی بڕوا بکە ئەمە ساڵێکە زیاتر دواکەوتووە داواکاریمان هەیە لە ساڵی زیاتر دوانەکەوێ ینی داواکاری ئەمە فقط ئەوەیە کە شفت بکەین لە کاتی خۆمانە هەمووی کوڕ و کچی ئەم وڵاتەیە خوێنێکی خوێندووە ماندوو بووە ئەرکێکی زۆری کێشاوە مافی خۆمانە لە کاتی خۆمانە شفت بکەین و بچینە پلەیەکی بەرزتر ئەوە داوام ناکەن لە ناوەندە تەندروستیەکان نەخێت لە ڕۆژی هەینیەوە سعات 8 بەیانی بایکۆتمان کردووە ژمارەتان چەندێکە بکە بایکۆتان کرد زیاتر لە 1000 پزیشکین ئەوەی کە بایکۆتەکەی کردووە و خەسخانەکانی شۆڵ کردو بەڵام وەکو داواکاری پزیشکانی هەموو کوردستانەکانی بە پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆی سۆران و پارێزگای دووەک و ئیدارەی سەربەخۆی زاخۆشەوە ئەو پزیشکە تەنها لە سلێمانی بایکۆتی کردووان لە پارێزەکانی تری تەنها لە سلێمانی بایکۆتەکە ئەم 1000 پزیشکی کە باسیەکەم تەنها لە سلێمانی و بایکۆتمان کردو بەڵام وەکو داواکاری هەموو پزیشکانی نیشتەجێی خولاو لە سەرتاسەری کوردستان لە شارەکانی تریش بایکۆت کراوە تەنها لە سلێمانی ئەوەی کە بایکۆت کرا پارێزگای سلێمانی پارێزگای هەڵابجا ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ئیدارەی سەربەخۆی سۆران با بڵێن بەڕێبەرای تەندروستی سلێمانی تا ئێستا وەڵامی ئێوەی داوەتەوە ینی هەرچەند ینی ئەوان دەڵێن داواکاریەکەی ئەمە ئێوە لای ئەنجومەنی وەزیرانە ینی هیچ پەیوەندێکتان هەیە لەگەڵ بەڕێبەرای تەندروستیە بۆ وەڵامدانەوە دوشتی تازە هەیە لە بەڕێبەراتی تەندروستی سلێمانیەوە یەکێکیانەوەیە کە داوای لاوی ئەو مقیمانەی کردووە کە نەڕۆشتین بۆ داوام یعنیوانی کە بایکۆتیان کردو نەڕۆشتین بۆ داوام بۆی حقوقیان بۆ دەربکرێ طبعا یعنی هیچیان نەودە بەس بۆ حقوقیە خابی لە خۆ هەدیەمان ناکەن لەگەڵ شتی تازەی تر ئەوەیە کە پزیشکانی تەدەڕج ئەوی بن کە تەندروستەکانەوە وعدیان پێ درراوە ینی بە دەربکرێن لە منافەسە بە ئاسانکاریان بۆ بکرێت بە ئاسانی وەربگیرێنەوە بە ئاسانی وەربگیرێنەوە و دامیان بۆ بێنێتە ناوشا لە بەرامبەرە داوامەکانی ئێمە کەڤەر بکەن لە شوێنی ئێمە داوام بکەن و بە جۆرە لە جۆرەکان بایکۆتەکەی ئێمە تۆزێ بێقیمەت و بێبەها بکەن ینی خەڵکی تر لە شوێنی ئەوەدانە بالضبط يعني بشويكي كاتيش بخلق لشويني ما دام طبعا بالنسبه لي خويا انا واشتي زور مهم يعني كدو الله لبر خدمتي خلق وبوجاني خلق وامان خوي لانك اما شتيا براسي يعني خدمتي خلق نواستي بلام دواجر لي دانا لي اما يعني اما ما نفشارو زخ دروس كاين بوي حكومه دواكار كان ما جابك انيش دين اشتيك كاين كفشارو زەختەکەی ئەمە شوێنی خۆی نەگرێت و ئاتی تەندروستێمانی لە بەهای باخی بەڵێن بایکۆتی ئەوە کەمەکەنەوە بێگومان ئەو هێنانی تەدەڕوجەکان کە قسە کراوە جارێ سەڵەسن نەکراوە بەڵام قسە کراوە کە تەدەڕوجەکان هیبن کە تەندروستەکان بێنەوە ناو شار لە بەرامبەر ئاسانکاریان بۆ بکرێت کە مەسەن بە دوور بن لە کێبڕکێ لە منافەسە بەڵێ قوربانی سەر بەڵێەوە زۆر سپاس بەشێک لە داواکاری پزیشکانی نیشتەجێی خولاو بوو کە ماوەی چەند ڕۆژێکە و خۆیان دەڵێن بایکۆتیان کردووە لە نەخۆشخانەکان و ناوەندە تەندروستیەکان و فێرکاریەکان لەسەر ڕاگررتنی پلە بەرزکردنەوە تاوەکو ئێستا داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکراوە.